بەڕێزان گفتوگۆکەین لەبارەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئێران ئەمریکا. ئێران و ئەمریکا ئایا خولێکی دیکەی شەڕ لە نێوان یەکدا دەست پێ دەکەنەوە یان ئەوەی کە لە دووشەوی ڕابردوودا بینیمان تەنها پەیامە بۆ یەکتری؟ گفتوگویم پرس و باس بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگەتوان عومەر شارەزار لە ئاسایشی نەتەوەی. کاگەتوان سڵاو لێبێ. زۆر سپاس. بەخێرات سەرچاو. بەخێر بێت تۆ جارێکتر بۆ بەرنامەکە. با کاگەتوان کەمێک بە خێرایی باسێک لە مەراسیمەکانی ناشتنی خامنەیی بکەین ڕابەری پێشووی ئێران. هێنایەن عێراق هەندێک وەکو دەڵێت جەدەلی دروست کردە ئەنوت ئەمە پێشێلکردنی سەروەری عێراق، هەندێکیش دەڵێن نا، ینی ئەم بابەتێکی کللتوری و ئاینی و مەزەبیە و بابەتەکە زۆر زۆر ئاساییە بە تایبەت لە عێراق ڕابەری ئێران شوێنکەوتێکی زۆری هەیە. قسەی تۆ چییە لەو ڕۆڵە؟ سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵم جارێک کە میوانم لێرە. بەنسبەت ئەوەی کە بۆ براوەتە ئێران یا ئوسلوبی مەراسیمەکە بەڵێ براوەتە عێراقدا ئەکرێ مەراسیمە کۆمەڵی پەیامی کە ئێران هەوڵی ئەوەی دابێ دەرفەت لە مەراسیمە وەربگرێ بەڵێ لە هەموو گۆشەکانەوە ئەکرێت تەماشای بکرێ. تەبیعی لە ڕووی دینیەوانی ئایا ئەکرێ بڕوادیان نا، ئەمە شتێکی زۆر زۆر ئاساییە هەمیشە لە نێوان حەوزەی علمی قوم و نەجەف و کەربەلاوە لەگەڵ مەشهەدا تێکەڵاویەکی زۆر هەبووە زۆربەی کات نوێنەرایەتیکردن یا ئەم حەوزانە یا ئەو کەسانی کە باڵادەست بن ڕەگەزیان گەڕاوەتەوە بۆ شارەکانی ئێران زۆربەی کات مەشهەدی بوون یان خەڵکی خوراسان بوون یا خەڵکی قوم بوون. و ئێمە مانگی ڕابردوو شایدی وەفاتی ئایەتوڵڵا فەیاض بووین کە خۆی ئەفغانیە، یعنی لە بینی حەوزەکانە و حەوزەی علمی بۆ خۆی حاڵەتێکی سەر و وڵاتی هەیە. ئەمە کاتی دروستبوونەکەی گەڕێتەوە بۆ کاتانەی کە تا ڕادەیەکی زۆر ئەم وڵاتانەدا بەش بوون بەسەر پانتاییەکی گەورەترا و مەزهەبیش لەسەر و ئەو چوارچێوە جوغرافیەوە کە هەیە. بۆیە ناکرێت لەو ڕۆ سەیریکەین کە بۆ نمونە حەوزەیەکی علمیە تایبەتە بە عێراق ناکرێت هیچ ئێرانێکی تیابێ یا ناکرێت هیچ ئەفغانیان پاکستانێکی تیابێ، هەم لە نەجەف ئەم حاڵەتە هەیە هەم لە قوم و لە مەشهەدیش ئەم حاڵەتە هەیە و لە ڕابردووشە شتی وا زۆر ڕوویداوە. خامنەی بۆ خۆی بێشتریش دوو جار سەردانی نەجەفی کردو هەرەوە بە بینەران ئەم زانیاریان هەبێ. لە تەمەنی 8 ساڵی و لە تەمەنی 7 ساڵیش سەردانی نەجەفی کرەوە و کاتە کە مناڵ و نێوجەوان بووە و باوکی خۆی سەید جەوادی خامنەیی بۆ خۆی لە نەجەف لەدایک بۆ شێک بۆ لە خوێندکارەکان و لە تەلەبەکانی نەجەف و بەشێکی عمری نەجەف تاوکرە بەشەکەی کەشی لە مەشهەد بووە. بۆیە ئەمە لە ڕووی بوعدە دینیەکەوانێ ئەتوانین لەم ڕانگەیەوە سەیریکەین. لە ڕووی لایەنە سیاسیەکان یا لایەنە ئەمنیەکە ئەمە خۆی مەغزا گەورەکە لێرایە. ئێران بۆ مەبەستی بوو ئەم نمایشەیە ئەم مەراسیمە گەورەی ناشتن بۆ خامنەی بکە ئایا ئەکرێ بتوانێت سوودی لێوەربگرێ بڵێ لە هەموو ڕوانگەکانەوەی ئێران مەبەستی بۆ مەراسیمە بکە کە شایستەی ئەو پێگەیە بێ کە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران بووە و توانیوێتی بگاتەوە مستەوایە کە جەنگێکی لەو جۆرە لە سێ جەنگی تێپەڕانەوە جەنگی عێراق ئێران و جەنگی 12 ڕۆژە و لە ئاخریشە ئەم جەنگە و ئەم میراتە ئەم میراتەی هەستانەوە و نوێبوونەوەی شیعە بەشێکی زۆری ئەگەوێتە سەرشانی ئەم کەسایەتیە. بۆیە مەبەستیان بووە مەراسیمێکی بۆ بکەن لە ئاستی ئەم گەورەیە. ئەمە یەکێکە لە بابەتەکان. دوو هەمینیان ئێران ئێمە هەمیشە لەو سیستەمانەیە کە تا ڕادەیە تۆتالیتارن یان دەسەڵات خوازن کەستیایە مەطرحە بە تاقی تەنیا کەسەکە لە ڕووی پێگەی کاریزماتیکەوە ناتوانێت بە تەنیا بمێنێتوانێت لە دوای وەفاتی خۆی یا لە دوای مردنی خۆی ئەکرێت دەسەڵات هەڵبۆشێتوانێت یا ئەکرێ ئەو وڵاتە کۆتایی پێبێ. ئێمە ئەم بابەتە تا ئێستا چەند جارێک ڕووی داوە لە سەردەمی خومینی شۆکە دەسەڵات گوازراوەتەوە بۆ خامنەی پرسیارە گەورەکە ئالێرایە. خومینی کەسایەتێک بوو بۆ خۆی کە خاوەنی کەسایەتێکی کاریزماتیک بوو، خاوەنی کەسایەتێکی کاریزماتیکی شۆڕژگێڕی بوو بە هەمان شێوە پیاوێک بوو لە ئاستی فقه و لە ئاستی حەوزەی علمی قوما هەمویان ئاستی سەلاحیەتە فقیەکەیان قبول بوو. بەڵام لە دوای وەفاتی خومینیەوانەی خامنەی تا ڕادێکی زۆر توانین بڵین فاقیدی ئەم پێگە دینی مەشروعیەتی شۆڕژگێڕیە بۆ چونکە لە ئاستی دەسەڵاتی حەوزەیەوە گەر تەماشای بکەین کۆمەڵی کەسی کە زۆر هەبوون کە تواناییان لەو زیاتر بوو ئایەتوڵا مشتینی ئایەتوڵا گوڵپایەکانی سافی و بەشێکی زۆری ئەمانە ئەوە لە ڕووی شۆڕژگێڕی و سەیریکە کۆمەڵی هاوڕێی زۆری هەبوو کە ئەکرا ئەمانە ڕکابەری سیاسی بن و نزیکترین عەلی ئەکبەری هاشمی ڕەفسەنجانی و بەشێکی زۆری کە ئەوانە وەکو میر حوسێنی موسەوی کە لە خۆپیشاندانەکان بینیمە. بۆیە خامنەیی لەوەیە زۆر سەرکەوتوو بوو ئەمە لەسەر ئاستی ئەو ناوەندە توێژینوانەی کە بە تایبەتی مختصن لە ئیشکردن لە کاروباری شیعەیە چێلەوانە دکتۆر مەهدی خەلەجیە بەرپرسی دیسکی
ئاینی لە پەیمانگای واشنگتن ئێستا ئەم دقەی لە فەڕەنسا خەریکی توێژینەوەکردنە ئەوێ لەگەڵ چەند زانکۆیەکی فەڕەنسیا کار بکە باز لەم لایەناکە لێ خامنەی سەرکەوتوو بوو توانی لە مەشروعەتی دەسەڵاتی تاکە کەسیەوانی خۆی بگوازێتەوە بۆ قۆناغی مەشروعەتدان بە دامەزراوە بۆیە ئێمە ئەبینین لە سەردەمی خامنەیە زیاتر تۆڕێک لە دامەزراوە دروست کراوە دامەزراوی سپای پازداران دامەزراوی قودس و کۆمەڵی ڕێکخراو و ناوەند ئەمانە هەمویان پێکەوە کارەکەن ئەمانە دامەزراوە سازی یان ناوەندەتی تاگەرایی نامێنێ بەڵکو دامەزراوە سازی مەشروعەتدا بە دەسەڵاتەکە و ئێستا لە دوای وفاتی خامنەی دووبارە ئەم سیستەمە پێویستی بە دروستکردنەوە یان خوێندنەوە پێناسەکردنەوەیکە بۆ مەشروعەتی خۆی یەکێک لەو هۆکارانەی کە ئەم ڕاستیمە گەورەی بۆ ئەکرێت بۆ دروستکردنەوەی ئەو مەشروعەتەیە بۆ ئەم دەسەڵاتە تازەیە کە پێوتێ ڕابەرایەتیکردن بۆیە دەموچاوتیایە نیشان نادرێ بۆیە بەشێک لەوەی کە مشتەبا لایەنە ئەمنیەکان وجودی هەیە زۆر ڕاستن احتیمالی تیرۆرکردن و ئەمانە بەڵام بەشێک لەوەی کە نیشان نادرێ سیستمی سیاسی لە کۆماری ئیسلامی ئێران ئێوە سێشت بێمە بڵێ ئێوە وەکو نظامێکی تاکەکەسی تەماشای کۆماری ئیسلامی ئێرانتان کردووە و هەموو ناوەندەکانی دراسە و توێژینەوەکردنتان و پنتاگۆن و هەمووانەی کە ویستوانە کۆتایی بێران بێن پێیان وە بۆ ئەگەر ڕابەرایەتی لە بین بچێ لە ناو ببرێیان تیرۆر بکرێ سیستەمەکە کۆتایی پێدە ئێمە بینیمان ڕابەرایەتی کۆتایی پێهاتووە چ ڕۆژ جەنگیشی درێژە پێداوە 120 ڕۆژی تێپەڕیوە و ڕابەری نوێ کە هەڵبژێردراوە ئامادەنیە دەربکەوە بێتە ناو هیچ مەحافلێکی خۆنیشاندانەوانێ سیستەمەکە لەسەر قاچی خۆی وەستاوە ئەوە ناوەندێکە سیستەمێکە کامڵاتە ئابا بەڕێوە ئەمە یەکەمیانە دوو هەمیان و ئەم دەسەڵاتە تازای ئەم ڕابەرێتە تازەیە کە هاتۆ پێویستی بە مەشروعەتێکی خەڵکی هەیە چونکە ئێمە لە ئاستی سەلاحیەتی فقیەوەکو کە پێشتری باسمان کرد ئەو توانایی نییە لە ئاستی مەراجع گەورەکانی ناو حەوزی علمی قوما بۆیە ئەو شەرعیەت پێدانە بەشێکی شەرعی پێدانی جەماوەرە بۆی ئێران لەژێر ناوی دوو کەوانەیە پێناسی کردوەوە پێوتێ بەیعەتی سەرجادە ئەمە ئەوەی کە پێوتێ بە ئێرانەوە هەیە بەعدێکشیە جارێکی تر پامێکی سیاسیە کە مستەباش دەرناکەوێت ئەمە لایانی ناو ئێرانی لایانی هاتنی بۆ عراق ئێرانیەکان لەوەیە زۆر تەچی لەوەکەنەوەی و پێشتریش لەسەر بابەتی لوبناان مدەتێکی زۆر ڕێکەوتنەکە دواکەوت چووکە ئێرانەکان ئەیانەوێ ئەو وێنەیان بۆ دروست نەکرێت لەنەو کۆمەڵگەی نەدۆڵتی و نادۆستەکانیانە کە پێیان وا بە ئێران ئەتوانێت دۆستەکانی بەجێ بێلێەوە تەنها ئاسایش و ئەمنیەت بۆ خۆی بکرێ بەڵکو قەنەعەتی بە چەند چێگەیە کە خۆیان پێڵێن وحدەتی ساحات بۆیە ئامادە بوو لەسەر لوبناان هێرشی دەست پێشخەری بکاتە سەر ئیسرائیل و هەتاوەکو لوبنانی لە چوارچێوەی ڕێکەوتنەکەی جێنەکردوانەی دەستبەردار نەبوو وایە ئەم وحدەتی ساحاتەی لێ تێک نەچێەوە هێنانی تەرمی خامنەی لەم گۆشەنی گایەوە بۆ نەجەف و کەربەلا ئەمە بەشێکەوە دوو هەمینیان ئەو گوشارێکە کراوەتە سەر گروپە چەکدارەکان ئەو مەبەستێتی بە گروپە چەکدارەکانیش بڵێ بەجێتان نایڵم و نیشاندانی ئەو خۆشەویستیە ئەو سۆزە لە بەڕێکردنی تەرمەکەیە و هاتنی بەرپرسەکان و بەتایبەتی ئیسماعیلی قاهانی هەم پەیامە بۆ ئەمریکا و هەم بۆ ئەو باڵە سیاسیانی ناو عراق کە چالاک و تاڕادەیە پێیان وایە توانای چەکردن و پراوێزکردن و ئەوەی گروپە چەکدارەکانی ئێرانیانێ لە زۆر گۆشەوە ئەتوانڕێ خوێندنەوەی بۆ بکرێت ئەو جۆری خوێندنەوە هەیە کاگرانکۆ لە ڕێزمێ بۆ جەنابەت و بۆ میدیاکارانی پرۆفیشنال لە ناو میدیای کوردیا ئەکرێ بەڕەهایی قسەکردنیان بە قەتعی قسەکردن ئەمە لە شوێنێکی دنیای نییە بۆیە تۆ جارجار هەنێ قسە ئەبیسی بەس لە ناو کووردا ڕەنگوێ هەبێ خامنەی ماوە و نازانم شتێک ئەمانە نییە بەجددی ئەم بابەتانەوە پێیسمان بەستەبایە خامنەی ئەوە نەبوو مەجموعەیە قسە کراوتیان خامنەی ژماوە لە ژێر زەوینەوە ئەم قسانە لە دنیا ناکرێت زۆر سەیرە ئێمە زۆر نزیکی لێران و جاری کەشم قسەم کردووە ئێمە ئەتوانین ببین بە خاوەنی باشترین تێگەشتن لەم گۆڕانکاریانە چونکە ئێمە لە ناو دەرونی ئەم گۆڕانکاریانیان هەڵقڵاوین و هەمیشە بەشێک بووین لەم گۆڕانکاریانە بەڵام بەداخەوانێ ئێمە ئەم قۆناغە پێویستمان بە دروستکردنی ناوەندی توێژینەوەی هەرێمایەتیە کە نیمانە و ئەو ناوەندانەشی کە هەن ئەو ڕۆژانە قسەی خۆیان کردو ئێمە ئەزانی لە چه ئاستێکان و کوالتی تێگەشتنیان بۆ دۆخکەچەوە کاگەتوانە و چەند خولەکی مامانە تۆ زەخسە لەسەرم گرژیواڵۆزیانە بکەین ئەمە بۆ دەستی پێکردەوە چاوەڕوانکراو بوو ئاوا بە خێرایی دەست پێ بکاتەوە بە تایبەت لە کاتی مەراسیمەکانی ناشتنی خامنەیدا لە کاتی مۆندیالدا بەنسبەت ئەمریکاوە بەڵێ طبیعی چاوەڕوانکراوە بوجاری پێش و سەروبەنگی لەم کاتەدا لەم کاتەش چەند ڕۆژێک لەمەوە بە دۆناڵد ترەمپ دە ڕۆژ مۆڵەتی ئەمنیمان پێداون تا مەراسیمەکە کۆتایی پێدا ئەو کەناراوەی باشووری ئێران دوورگەکان بەنسبەتی ئێرە بەنسبەتی دۆناڵد ترامپەوانێت جیاوازە لە ڕێکەوتنەکان ئەو بە بەردەوامی هێرشی کردووە لە لێکتێگەشتنامەکەی ئیسلاماباد لە دوای چ ڕۆژی شەو بە بەردەوامی هێرشەکانی بۆ سەر دوورگەکان بەردەوام بووە بەنسبەتی ترامپەوانێ ئەگە بمانێت تێبگەین لەوەی کە بۆ گەروی هورمز بەلای بەنسبەتی ترامپ و ئەم گرنگیی پیا کردووە ئەو بابەتی کە بە وێنەکە بە تەواتی ڕوونکەینەوە بەڵام ئێستا پرسیارەکە لێرە ئایا ئەم هێرشەیەک لە دوایەکانە بۆ ئەکاتە سەرم
ئەم دوورگانە. ئەم دوورگانە ناوەندی ئیشراف و کۆنتترۆلکردن بەسەر گەروی هورمزە و گەروی هورمز ئەو پێگەی هەیە کە هەمومان لە جەنگەکە بینیمان توانای ئەوەی هەبوو کە هاوڵاتیەک لەو پڕی دنیاوە کە ئەڕواش بەیانیان شۆفێریەکە درک بۆ بکە کە لە شوێنێکی جیان کێشەیەگەیە کە پێوتێت جەنگ و پەیوەندی بە گەروی هورمزەوە هەیە بۆیە مەبەستێتی ئەم چەکە کە بووە بە کارتی بربەستی چوارەم بەدەست کۆماری ئیسلامی ئێرانەوە لێی وەربگرێتەوە بۆ لێسەندنەوەی پێویستی بە کۆمەڵی خاڵە کۆمەڵێکی کردووە بەڵام ڕێیەکە لە ناوەڕاستە ماوەتەوە ئێستا ئەوێ لە چوارشێوەی ئۆپەرەیشن ئۆپەراسیۆنی سەربازیا بیکە بۆیە هەمیشە تویتەکانی ترامپ باسیەوە ناکە بڵێ بە جەنگەکەین وڵێ ئۆپەراسیۆنێکمان ئەنجامدا بۆ لەبەرەوەی ئەگەر ناوی جەنگ بێنێ بەرپرسیارەتی یاسایی هەیە لە کۆنگرا بێ وەڵام باسەوانی بۆیە لەجازە لەژێر ناوی ئەم چەمکەیە خوێندنەوەی بۆکە بۆ لەم دوورگانەدا تەبی ئەم دوورگانە ناوەندی ئیشراف و کۆنتترۆلکردنە بەسەر گەروی هورمزە و بەلەمە خێراکان و ناوەندەکانی هێزی دەریای سوپای پازاران لەم دوورگانەوە توانای ئەویان هەیە بڵێ ئەو ڕێڕەوە ئاویانەی کە دیاریان کردووە ئەو کەشتیانە بەڕێڕەوەکانی ئێرانە بڕۆن و ئەگەر فەرمانی ئێرانیان قبول نەکرد فەرمان وەربگرن لە قەرارگای خاتمە ئەنبیا تۆ بە جەنگێکی فراوان زین چۆنە ئێمە ئەگەر بمانێ ینی بەسەریحی بڵێن ئەگاتەوانێ ئەبێ وێنەکە ڕوونکەینەوانێ من قەناعەتی خۆم لەگەڵ ئەوەیە بە هیچ نوعێک لەم قۆناغەیە ناکرێ باسی دانوستان و لێک تێگەیشتن نامەوانە بکەین تۆ تەماشاکە دانوستان نەبیانی جەنگ تەبیعی جەنگە بەڵام جەنگە لە فۆرمێکی نوێ ئەمە جاری پێشوش وە باسی چیمان کرد وتمان ئەمریکا ئەم پرۆسی دانوستانەی دەست پێ کردووە بۆ دەرکەوتنی درزەکان لە ناو کۆماری ئیسلامیێرانە بۆی لە جاری داهاتوە بتوانێت گورزێکی کاریگەرتر بۆ شوێنێ و بە درێژایی ئەم لە دوای تەواوبوونی چ ڕۆژەکەشانەی بە چەندان ئۆپراسیۆنی کردو ئەم ئۆپراسیۆنانە بۆکە لەبەر خاطری ئەم دوورگانە بۆی بتوانێت کۆنتترۆلی گەروی هورمزکات چونکە ئەگە بێت و ئەم دوورگانە و هێزی دەریایی سوپای پاسداران نەتوانێت ئەو ئیشرافێک ئێستا هەیەی بەسەر گەروی هورمزابیکە بۆ کۆنتترۆلکردن بۆ ڕاگرتن بۆ دیاریکردنی ئەو ڕێڕەوانەی کە ئێوە دیاری بکە بۆیە بینیمان کە لە گەروی هورمزە ئێران ڕێگریە کالەوەی کە بەلەمەکان تێپەڕن بۆیە لە چەند شوێنێکەدا لە بورجی هەواڵگیریەکانەدا لە بورجی پەیوەندیەکانەدا بۆ چونکە ئەم بورجانە توانی تەنسیقکردنیان هەیە لەگەڵ ناوەندا لەگە قەرارگای خاتم ئەنبیا بە دوو جۆریش لی داوە یەکەم فریکوێنسی سەوتی ئۆلتراساوندیان بۆ ئەنێرەیە بۆی بتەقنەوانێت دومیان خۆی لێدا بۆیە بە درێژای ئەم چەند ئۆپراسیۆنێکە کردوێتی لەو بورجانە ئەدا بۆ ئەوەی ئەو ساختارە ئەو پێک هاتە موزاییکەی کە تەشکیلەی سوپای پازاران هەیەی لە یەک بەریەکی هەڵ بۆشێنێتەوە بتوانێت لە کردەیەکە لە ناوی بەرێ ئەمریکا دەیەوێ ینی هورمز لە ژێر دەستی ئێراندا خۆنەی شاردۆتەوە دەربێنێ بەڵێ ئێران بەمە ڕازی دەبێت دوایین وتەکانیان قالیباف دەڵێ هۆرمز دەبێ ئێمە مۆڵەتی پێ بدەین ئەگەرنان ناکرێتەوە هەر لە بیدایەتەوەوانێ بەشەوان هەروایان وتووە بەشێک تۆ دیقەت بەر کاگرانکۆ ئەو لێک تێگەیشتن نامەیەکە نزیک بە 14 خاڵە کە ئەوە بە ڕووکەشی سەری لە لێک تێگەیشتن نامەکە ئەکەی ئەبینی ئەمریکا ئیمتیازاتێکی زۆری داوە بە ئێران ڕاستە هیچی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و ڕاستە بە هیچ یەکێکیشانی بە عەمەلی نەکردو هەمووشیانی پێشێل کردووە تەنها لە بەرامبەر یەکشتا لە بەرامبەر کارتی گەروی هورمزە لە بەرامبەر ئەوەی هورمز بکرێتەوە بۆ هورمز بکرێتەوە چونکە داخستنی ئەم گەروە لە سێ شوێنە فشاری بۆ ئەمریکا هێنابوو ئەمریکا هاتبوو بە ڕوخاندنی ئێران لە ناوخۆی خۆیان خەریب وڵاتەکە بەرەو ڕوخانەوە خۆپیشاندانی میلیۆنی کرا لە شارە گەورەکانی ئەمریکایە هۆکارەکەشی چی بوو بۆ سێ خاڵە گەڕایەوانە یەکەم هەڵاوسان لە ئەمریکا بە هەڵاوسانی لە سایە چوار سیستەمەکە تێگەچێەوە احتیممالی خۆپیشاندان و مزاهرات و وەشتی گەورەتر هەیە ڕووبا و ئێمە بینیمان ئەو کۆبوونەوەی سەر و کۆمارەکانی پێشوو ئینزارێکی گەورەیاندا بە دۆناڵد ترامپ کە ئابووری ئەمریکا توانای بەرگەگرتنی ئەوەی نیەوە بەشێکی زۆریشی کەرەوە ئابووری گەورەکانی ئەمریکاشم قسەیان کردووە هەڵاوسان 4.3 بەهۆی داخستنی گەروی هورمزەوانەیە نرخی سوتەمەنی و نرخی وزە کە بەرز بووانێ و ڕاستەخۆ کاریگەری لەسەر ئابووری ئەمریکا کە چونکە ئەمریکا جاری کەش لێرەیە لەمەوە 39.4 تریلیۆن دلار قەرزارە لە کاتە GDPەکەی خۆی 40 تریلیۆن دلارە یعنی ئەمریکا بەقەی کۆی سەرمایە و داهاتی ناوخۆی وڵاتەکەی قەرزاری دەرەچی هەیە ئەم هۆکارەوە کە وای لێ بکات وای لێ ئەکات کە وڵاتانی کە بەرەوچی بڕۆن بەرەوکڕینی ئاڵتون و کانزا و کریپتۆ و دراوە ئەلکترۆنەکانی کە بڕۆن بۆیە ئێستا سوودی بانقی بەرز کردوتەوانێ دابەزینی نرخی ئاڵتون و وزەش بۆ واگرێتەوە کە سوودی بانقی ئەمریکا سوودێکی زیاترەیە بۆ کەسانی کە بەرهێنانی تیاکەن هەموو ئەمانەی کرد لە بەرامبەر چیا لە بەرامبەر کۆبوونەوەی ئەو یەک ملیار بەرمیلە نەوتەی کە کۆ بۆتەوانێت لە گەروی هورمزە بیرمانە چە بە درێژای ئەو سەڵ ڕۆژە نزیک بە 1 ملیار بەرمیل نەوت لە گەروی هورمزا کۆ ببوانێ و ئەو کۆگا استراتیژیە وزانەی کە خۆی و هاوپەیمانەکانی وڵاتانی جیحە و فەرمانی پێکردن کە ئازادی بکەن بەرەو کۆتایی هاتن ئەڕێ و ئێستا بە تێپەڕبوونی ئەم هەموو کەشتێنەوە گوێزەرێ بە درێژای ئەم چەند ڕۆژە تا ڕادەیە بتوانێت قەرەبووی کۆگای سوتەمەنی چکە ئەگە وڵاتان تاوا بوونایە ئەوروپاش بە نزیکەی لە
خەریب بوو لەگەڵ ئێرانە بە ناڕاستەخۆ دانوستانەکە بۆی ئەمریکا زۆر لە ئەترسێ وڵاتانی کە لە دەرەوەی ئەمریکا دانوستان بکەن شتێکی خۆشیە لەم بینەیە ئەڵە ئیمارات لە کاتی جەنگەکەی هاتووە لە جیاتەوەی داوا بکە بڵێ لێمان مەدەن و توێتی باشە قینا لێمانەیەن بەس بۆچی لە عەربستان زیاتر لێمانەیەن ئێمە بژاردومانەوە وشەکانی لێمەتان داوا لە عەربستان زیاترە پێ ناخۆش بە حەزیان کرد لەوانی زیاتر طبعا دۆخی وڵاتانی عەربیش بۆ شێوەیە گرتوویە نیە ئێمە بە چەندین ئاراستەی جیاوازی وڵایانی فکری لە ناو وڵاتە عەرەبیەکان هەیە هەڵی ئیخوانی بە جۆرێکە هێڵی ئیماراتی بە جۆرێکە و هێڵی سعودیش ئاراستە و دیدگای خۆی هێوچیشان خۆیان ساغ نەکردو ئێمە لە قۆناغێکیان ڕایەگەین بۆ پار هەمان کات هەمان قسەم وتووە ئێمە لە قۆناغێکیان سیستمی نێودەوڵەتی ڕابردوو پایەکانی یەک لە دوای یەک داڕماوە و سیستەمی قەرارە شوێنی بگرێتەوە و شقلی بگرێتەوە جارێ دروست نەبوو بۆیە بەریەکەوتنەکان جەنگەکان یەک لە دوایەکەکان لە هەموو شوێنەکانی گیان دەستی پێ کردووە و ناوەستەوە کۆتایشی پێنایێت. سپاس دەکەم کاگەتوانمەر شارەزار لە ئاسایشی نەتەوەی سپاس بۆ بەشداریکردنت دەستان خۆش تاریکتر بەخێر بێت.